ژمارە ئەو پرۆژانەی کە تازە دەستەبەرکراون لە ساڵی 2018 نزیکەی 1657 پرۆژە دەستەبەرکراون لە ئەو پرۆژانەش 713 لە سلێمانی 479 لە هەولێر 465 لە دهۆک دەستەبەرکراون. کۆی گشتی کرێکاری دەستەبەرکراو حتا ئێستا لە سەرانسەری کوردستان 78506 کرێکارە کە لەوان 71800 کرێکار خۆماڵینە و 6700 کرێکار نزیکەی 6790 کرێکار بیانینە و دیسان ڕێژەی نێر و مێ 68114 نێرن و 10446 کرێکار بێنە. دەستمایەی گشتی ڕەسیدی سندوقی دەستەبەری کرێکاران 402 میلیارد و 613 میلیۆن دینار نزیکەی 402 میلیارد و 613 میلیۆن دینار ئێستا لە سندوقی دەستەبەری کرێکاراندا هەیە. ئەو پارەیە بوو خانەنشینی و پاداشتی کۆتایی خزمەتی کرێکاران و هەروەها ئەگەر ڕەوشی دارایی حکوومەت باش بێتن ئەو کاتە دەتوانین بۆ ئیسیسماریش بەکاربێن. هەر باسی خانەنشینی دەکەین دەڵێن بۆ خانەنشینی ژمارەی خانەنشینانی هەرێمی کوردستان ئەوانەی ئەو کرێکارانەی کە خانەنشین و تا ئێستا موچەی خۆیان لە ئەو سندوقە وەردەگرن 729 خانەنشینمان هەیە 570 خانەنشین لە ساڵی 2018 ئەوە ناوەوەی هەرێمن یعنی دوای ساڵی 91 خانەنشین بوونە. 212 خانەنشینمان هەیە کە پێش ساڵی 91 ئەو کاتە یەک سندوقی بۆ هەموو عێراق بوو. ئێستا سندوقی هەرێمی کوردستان لە سندوقی عێراق جیاوازە بووە. ئێمە دوو جووری خانەنشینمان هەیە خانەنشینی ناوەوەی هەرێم و خانەنشینی دەرەوەی هەرێم. پێکانی کار 52 پێکانی کار تۆمارکراوە و ژمارەی مردووەکان لە ساڵی 2018 ئەو کرێکارانەی کە گیانیان لەدەستداوە 25 کرێکار گیانیان لەدەستداوە. ئەو کرێکارانن کە تۆمار کراون لەلای ئێمە. ژمارەی بێکاران کە تۆمار کراوە لە ساڵی 2018 2401 کەس هاتووە خۆی تۆمار کردووە لە بەشەکانی بەکارخستنی سەر بە بەرامەتی گشتیمان کە 6 بەشی بەکارخستنمان هەیە. کۆی کرێکاری تازە دەستەبەرکراو لەو سێ مانگەدا 954 بوون 883 کرێکاری خۆماڵی 70 کرێکاری بیانی بوون. کۆی کرێکاری تەرکراو لەو سێ مانگەدا 433 کرێکار بوون کرێکاری خۆماڵی 403 بوون کرێکاری بیانی 433 بوون. کۆی پرۆژە تازە دەستەبەرکراوەکان 114 پرۆژە دەستەبەرکراوە. کۆی بەشداریەکان لەگەڵ سزای دواکەوتن ئەوانەیە کە لەو سێ مانگە بە هەر سێ بەڕێوەتەکانی دەستەبەری کۆمەڵاتی دراون 19 میلیارد و 609 میلیۆن و 110,356 دینار بووە. کۆی ئەوانەی کە خانەنشین بوونە لەو سێ مانگە 13 کەس بوون کەواتە لە 570 خانەنشینی ناوەوەی هەرێم بوونەتە 530 خانەنشین و کۆی خانەنشینی دەرەوەی هەرێم کە 212 بوون لە ساڵی 2018 دوو کەس کەم بوونەتەوە یان خۆیان نەقل کردووە شوێنەکانی دیکەی عێراق 210 کرێکار ماون لەو سێ مانگەدا دەرەوە. ئەو بێکارانی کە خۆیان لەو سێ مانگەدا تۆمار کراوە بێجگە لە سنتەری گەڕوک ئەوەی باسم کرد ئەو پاسێک کە لەگەڵ جیایزە دەکەین 113 کەس خۆیان ناونووس کردووە و نزیکەی 150 دەرفەتی کارمان دۆزیوەتەوە. 21 کەس لەو کەسانە کە خۆیان ناونووس کردووە دامەزراون لەسەر ئەو بابەتە. و ژمارەی کرێکاری بیانی کە هاوردەی هەرێمی کوردستان بوونە لەو سێ مانگەدا 2270 کرێکار بووە لەو 2000 تەنها 147 کرێکاری پرۆژە بووە.